مرۆڤایەتی لە بەرامبەر کردەوە ڕەگەزپەرستیەکانی ڕژیمدا. سۆشیال مێدیا خۆجێیەکان لە سیستان و بەلوچستان بڵاویان کردەوە کە چالاکی 24 کاتژمێری ویزگەی خۆرسکی یارمەتیە جەماوەریەکان بۆ پەنابەران و کۆچبەرانی ئەفغانستانی لە نزیک کەمپی غەدیر لە زاهیدان هەروە بەردەوامە لە چالاکیە مرۆیەکانی خۆی. وێزگەکە کە 24 کاتژمێر چالاکە ئەرکی کۆکردنەوە و پاکەتکردن و دابەشکردنی کەرەستە سەرەکیەکانی وەک ژەمە خۆراکیە گەرم و نان و ئاوی خواردنەوە و خورما و شیری وشک و دایبی منداڵ پەنیر و تەماتە و پێداویستیە سەرتایەکانی دیکەی لە ئەستۆیە. بەشێک لەو کەلوپەلانە لە نزیک ئەو پاسانەی کە ئامادەن بۆ ناردنەوەی کۆچبەران بۆ سەرسنوور بەسەر خێزانەکاندا دابەش دەکرێن، ئەوانی دیکەش دەگوازرێنەوە بۆ ناو کەمپی غەدیر. یارمەتیە جەماوەریە خۆرسکەکان بۆ کۆچبەرانی ئەفغانستان کاتێ دەستی پێکرد کە خەڵکی ناوچەکە دەرکیان بە بارودۆخی نامرۆڤانە و سەختی کەمپی غەدیر لە زاهیدان کرد، جێگایەکی کە هەزاران کۆچبەری ئەفغانستانی بەبێ ئیمکاناتی تەندروستی و لە ژێر گەرمای تااقەت پڕووکێندا و بەبێ خۆراک و ئاوی خواردنەوە ڕاگیرابوون. هاوکاریە جەماوەریە خۆرسکەکان بۆ پەنابەران و کۆچبەرانی ئەفغانستانی لە کاتێکدا بەردەوامە کە بە پێی راپۆرتە خۆجەیەکان دوێنێ تیمێک لە کۆمەڵگەی مانگی سووری کۆماری ئیسلامی لە بنکەیەکی فریاگوزاری گشتی بۆ کۆچبەرانی ئەفغانستان لە نزیک کەمپی غەدیر لە زاهیدان ئامادە بوون و دەستیان کردووە بە وێنەگرتنیە و شوێنە. سندیکای کرێکارانی شرکت واحدی تاران و دەوروبەر وەک بەشێک لە چینی کرێکاری ئێران و جیهان، کۆچبەران، پەناخوازان و پەنابەران بە بەشێکی دانەپڕاو لە کۆمەڵگەی ئینسانی و کرێکاری هەر وڵاتێک دەزانێت. ئەوان نووسیویانەکە زۆر گرنگە هەموو ڕێکخراوە کرێکاری و مەدەنیەکان پابند بن بەم هەڵوێستە نێودەوڵەتیە ڕوون و هاوبەشە و لە هیچ بارودۆخێکدا نەکەونە ژێر کاریگەری کەش و هەوای گەنیوی دژە کۆچبەری و ڕەگەزپەرستانە. هێرشکردنە سەر کۆچبەران هاوپشتی کۆمەڵایەتی و چینایەتی لاوازەکات و خزمەت بە بەرژەوەندی حکوومەتەکان و سیستمی سەرمایەداری دەکات. ڕەگەزپەرستی و تاوانبارکردنی کۆچبەران جێگەی ئیدانەکردنە و زیانێکی زۆر بەو هاوپشتیە نێونەتەوەیە دەگەیەنێت کە کرێکارانی ئێران و ناوچەکە و جیهان پێویستی زۆریان پێیەتی. کۆچبەرانی ئەفغانستان سەرەڕای دەیان ساڵ لە ئامادەبوون و بەشداری ئابووری و کۆمەڵایەتی وڵات لە زومرەی بێمافترین و لاوازترین توێژەکانی کۆمەلگان، پێشکەشکردنی پاڵپشتی مرۆیی و کۆمەڵایەتی و بەدواداچوون بۆ بە یاساییکردنی پێگەی ئەوان هەنگاوێکی پێویستە بەرەو دادپەروەری کۆمەڵایەتی و هاوپشتی کە دەبێت لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش و کەرامەتی مرۆڤایەتی پێک بێت، نەک بە پێیجیاوازی نەتەوە ڕەگەز یانباری نیشتەجێبوون. بە پێچەوانەی ئەم تێگەیشتنە قوڵە ئینسانیەی کرێکاران و مرۆڤ دۆستان لە کۆمەلگەدا لەگەڵ مشتێک قەڵەمفرۆشی ڕەگەزپەرست، چەوسێنەرانی کرێکارانی ئەفغانستانی، سەرکوتگەرانی حکوومەتی و هەندێک خاوەن خانووی کرەی بێئینساف بەرەوڕوین. وەزیری ناوخۆی کۆماری ئیسلامی ئێران ڕۆژی 4 گوڵانی 1404 ژمارەیەوە ئەفغانستانیانەی کە ساڵی 1403 لە ئێران دەرکراون 1,200,000 کەس ڕاگەیان. ئەم ژمارەیە لەو مرۆڤانەی کە بە کەمترین حەقدەست ڕۆڵێکی بەرچاویان لە بەرهەمهێنانی کاڵا و خزمەتگوزاری و دروستکردنی شوێنی نیشتەجێبووندا هەبووە ژمارە نین. ئەمانە کەسانێکن کە مەئمورانی کۆماری ئیسلامی لە کاتی دیپۆرتکردنەوەدا جۆرێک هەڵسوکەوتیان بە تایبەت لەگەڵ منداڵان کردووە و دەیکەن کە هەر مرۆڤێکی خاوەن ویژدان ئازارەدات. شان بەشانی بەرپرسانی حکوومەتی لەگەڵ تۆڕێکی ڕێکخرا و لە درۆ و پڕوپاگەندە لە دژی ژنان و پیاوانی ئەفغانستانی بەرەوڕوین. هەواڵ و زانیاریەکانی ئەم تۆرە بەربڵاوە بۆتە خۆراکی مێدیاکانی ژێر کۆنتڕۆڵی ڕژیم. مەئمورانی دەستپەروەردەی ئەم تاوانبارانە دەستیان هەیە لە تاڵانکردنی ئەفغانستانیە بە دیلگیراوەکان و تەنانەت منداڵان و بەلوچە ئێرانیەکانی بێناسنامە و دوای تاڵانکردن دیپۆرتیان دەکەنەوە. هەواڵەکان باز لەوە دەکەن کە هەندێک لە خاوەنکاران حەقدەستەوە دواکەوتوەکان و هەندێک لە خاوەن خانووەکانیش ڕەهن و کرەی پێشەکی کۆچبەرە ئەفغانستانیە بە دیلگیراوەکانیان نەداوەتەوە. دوای شکستی کۆماری ئیسلامی لە بەرامبەر ئامریکا و ئیسرائیل لە شەڕی 12 ڕۆژەدا ڕژیم دەستی کردووە بە تۆڵەستنەوە لە تێکۆشەران و نارانی خۆی. مەئمورە ئەمنیەتیەکانی ئەم حکوومەتە دژە خەڵکە لەسەر ئەم بەستێنە ژمارەیەک لە ئەفغانستانیەکانیان بەبێ هیچ بەڵگەیەک بە سیخوڕیکردن تۆمەتبار کردووە، لە کاتێکدا دەستگا ئەمنیەکانی ئەمریکا و ئیسرائیل لەوانە CIA و موساد دەستیان بەو زانیاریانە گەیشتووە کە تەنها لەبەردەستی بەرپرسانی باڵای ڕژیمدا بوون. ژنان و پیاوانی کرێکاری ئەفغانستانی لە زمرەی هەرزانترین هێزی کاری ئێرانن.
ئەوان بەردەوام لەژێر چاوەدێری و بێبەشی و سوکایەتی پێکردندا بوون بۆ ئەوەی ژێردەستەی خۆیان قبول بکەن. بێبەش بوون لە مافی بیمە و خزمەتگوزاریە کۆمەڵایەتیە جۆرا و جۆرەکان، بێبەش بوون لە مانەوە و نیشتەجێبوون لە زۆرێک لە پارێزگاکان، نمایشکردنیان لە ناو قەفەسدا و دیپۆرتکردنەوەیان بە شێوەیەکی تونند و تیژ لە کاتی دەستگیرکردندا تەنها بەشێکی کەمن لەو ئازارانەی کە بەزەر ئەفغانستانیەکاندا هاتووە. لەو هەلو مەرجە سەختەی کە ئەمڕۆ پەنابەرانی ئەفغانستان لە ئێران لەگەڵیدا بەرەوڕوون لە پەنای دژایەتیکردن لەگەڵ سیاسەتە ڕەگەزپەرستیەکانی کۆماری ئیسلامی، کردەوەی ئینسانی و مرۆڤ دۆستانەی وەک ئەوەی لە ئوردوگای غەدیر لە زاهیدان بەڕێوە چووە ئەرکێکی ئینسانیە کە دەبێ وەک نمونە وەربگیرێت. پەنابەرانی ئەفغانستان دەبێ بەڕوونی لەوە تێبگەن کە لە نێوان هەڵسوکەوتی خەڵکی ئێران و هەڵسوکەوتی ڕژیمی دەسەڵاتداری ئێراندا جیاوازیەکی یەکجار زۆر هەیە و دەبێ بە هەستی هاوپشتی لەگەڵ کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی ئازار چێشتوی ئێران بگەڕێنەوە بۆ ئەفغانستان.